من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بناوی پەروەردگاری باڵادەستی جیهانیان، سڵاوتان لێبێ ڕۆژ و گران و خێرخوازانی خۆشەویست. شاد و کامەرانین بەهۆی هاوکاری و کۆمەچی و دەستگورەکانی ئەوەی ئازیز و خۆشەویستەوە. لە مانگی پڕخێر و بەرەکەتی ڕەمەزاندا بەردەوامین لە هاوکاریکردنی هەژاران و نەداران و منداڵانی بێباو لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان. لای هەمووتان ڕۆن و ئاشکرایە کاتێک ئێوەی خێرخواز و بەخشندە ئەبەخشن، دڵنیا من لەوەی ئێمەش دەستمان کراوە بێ و ئەتوانین زۆرترین هاوکاری و کۆمەچی ببەخشین بە هەژاران و نەداران لە هەرێمی کوردستان بەبێ جیاوازی. وەک لای هەمووتان ڕۆن و ئاشکرایە پرۆژەی خۆراک یەکێکە لە پرۆژانەی بەخشین ساڵانێکە لە ڕێگەی ئێوەی ئازیز و خۆشەویستەوە سفرەی هەژاران و منداڵانی بێباوکی پێدەڕازێنێتەوە. ئەمڕۆژ بەخشین بە هەمان مەبەست سەردانی ناحێ شۆڕشی کردووە. لەوێ ئەمانەوێت 150 خانەوادەی هەژار و نەدار بەسەر بکەین و سفرەیان ڕازاوە بکەین. ئومێد دەکەین ئێوەی ئازیز و خۆشەویست بەردەوام بن بۆ ئەوەی بەخشینیش بەم چەشنە بەردەوام هاوکاری و کۆمەچی هەژاران و نەداران بکات. چەند ساتێک لەگەڵمانە بن. خۆی گەورەی داهاتاندا نمونتان زۆر بێ ئینشەڵا پشت بەخوا گەر سەرکەوتووە بن زۆر مەمنونی ماڵتان ئاوا بێ بۆم یارمەتی فەقیر و هەژار و مسکێن ئەدەن زۆر مەمنونی ماڵتان ئاوا بێ و خوا پایەدارتانکە. یارەبی نمونتان زۆر بێ، یارەبی دایمی ئاوا نمونتان زۆر بێ ئاوا سەرکەوتوو بن پشت بەخوای گەورە ئینشەڵا سەرکەوتووە بن. خێرتان منووسێ یارمەتی ئەم فەقیر و هەژارەتان داوە زۆر ماڵتان ئاوا بێ و بێمزەڕە بن یا ڕەبی. ئەمە چ شتێکی گەلێ عەجایب ئێوە بێ کردوانە خێرێکی گەلێ چاکە. یارمەتی ئەم حەموو فەقیر و هەژارەدن ئەو ئەختیارێکەوە چای فەقیر نابینێ بۆ نەبوونیە هاتووە تەبعی ئێمە خێرێکی چاکە بۆ ئێوە. یاخوا پایداربن و خوای گەورە هیدایەتان دا و نمونتان زۆر بێ و مستەمر بن. ئەو خوای هیدایەتان دا پشت بەخوا. بەڕاستی بەرنامەی بەخشین کاریگەری لەسەر ئەمڕۆی خەڵکی جەماوەر هەیە، بە تایبەتی بۆ هاوکاریکردنی خەڵک، بە تایبەتی ڕۆڵی باڵیان هەیە لە ڕووی خواردن و یارمەتیدانی خەڵکیەوە. بە چەندەها خەڵکیش لە ڕێی ئەم بەرنامەیە و بوونەتە خاوەنی ماڵ و حاڵی خۆیان. بەڕاستی دەستخۆشیان لێکەین و سەرکەوتوو بن. وڵا پەیامەوەی بۆ خێرخوازان بەردەوام بدەن بەم بەرنامەیە و هاوکاری ئەم کەسانە بکەن بۆی ئەمانیش هاوکاری کۆمەڵی خەڵکی نەدار و هەژار بکەن. بەڕاستی بەردەوام بوونە لە هاوکاری هەزارەها خەڵک و بوونەتە خاوەنی ماڵ و حاڵی خۆیان. بەناوی خوای گەورە لێتان ڕازی بێ، خوای گەورە بیخاتە بەرنیا قیامەتتان، خوای گەورە منار بێ باوک بەسەرەکەنەوە، خوای گەورە بەسەرتانەکە، خوای گەورە ناجەحتانکە، خوای گەورە سەرکەوتە داواکەم لەو حکومەتانەش لەو بەرپرسانەش وەک گێوە چیان لە مناڵەتی بێ، چیان لە مناڵ کەم دەرامەت بێ. با قوربانتان گەلێ مەمنونتان و خوای گەورە سەرکەوتتان لە خوا بەزیا بێ بەشمانەکە، لە خوا بەزیا بێ بەش ماوەیەکمانەکە. مەمنونتانی و سەرکەوتوو بن خوای. وەڵڵاهی تر داواکەین لە هەموو خێرخوازان ئاوە چیان لە مناڵەتی و کەم دەرامەت و بێ باوکەوە بێ. بەرنامەی بەخشین ساڵانە مانگی ڕەمەزان چەند پرۆژەیەکێ لەو پرۆژە گرنگ و مهمانەی کە زۆرترین خەڵکی هەژار چینی هەژارەگرێتەوە. یەکێ لەوانە خواردنە. ئێمەش وەکو نووسنگەی شۆڕش، نووسنگەی بەرنامەی بەخشین بەشی شۆڕش
هەڵساین بە ناونووسینی 150 ماڵ توانیمان لەو 150 ماڵە چەند ماڵە هەژارەکان کەم دەرامەتەکان کەم ئەندام نابینا کە ئەمانە هەڵبژێنین کە لەم بەشەیە لەمە بەراکەیە هەر ئەو نەمانتوانی ئێمە داوا لە خێرخوازانەکەین یارمەتی بەرنامەی بەخشیندن لەبەرەوەی ئەم بەخشینە بەردەوام بێ خی گەورە پاداشتیەوەش بداتەوە و پاداشتی و کەسانش بداتەوە کە یارمەتی بەخشینەدا خی گەورە چەند قات بۆیان پڕکاتەوە لەبەرەوە فرسەتە مانگی ڕەمەزان فرسەتێکمە لە دەست خۆمانی نەدەین خەڵکی چەساوە چاوی لە دەستی دەوڵەمەنانە چاوی لە دەستیوانی کە هەیەە وڵی خێرتانەگا یارمەتیم خەڵکە بن و ئیشەڵاخوا پایدارتانەکا و خەڵکش لێقەوما و خەڵکش بەدەستیەوە هیچ نەما و خەڵک مەغدور بووە و چەند یارمەتیم خەڵکە بدەن خوا ئیشەڵا بە خێر بۆتانە نووسێ و بە حەسانات بۆتانە نووسێ و ئیتر چاوتان لەم خەڵکەوەم خەڵکە خۆتانزان وەزعی چۆنەوە هیوا هەیەسە هیچ لە ماڵیان نێ نانێ لە ماڵان نیە و وەزعەتەکە ئاوایە و لەم قەیرانەدا کەم موچتان کەم بۆتەوە کەم کار و کەسابەت نەماوە تاچن ژیانی خەڵک ناڕەحەت بووە قورس بووە وەڵا زۆر ناڕەحەت بووە وەڵا زۆر ناڕەحەت بووە ئیسە ئەوانشی کە ئەو جایتوانی ڕاکا و حەوڵ بدا و تەقەلا بدا و هیچ بکە فریانەوەکە ئیسە ئێمە یەکێ بەک ئێمە بەچی ئەبێ بکەین کە ناتوانین کەرتێ نەڵبورین هیچ بەشدەستەوە نەما بەس خەڵکەکە ئەبێ هەر ڕای کێشێ چی بکات کە ئێوە دووری خەڵک خۆشەکە لەم ڕۆژە ئیشەڵا خوای دڵی ئێوەش خۆشەکە و خێر و حەسەنات و بە پارێزگاری بۆتانە نووسی دەستخۆشی لە بەرنامی بەخشینەکەین کە بەسەرمانەکەنەوە مناڵی بێباوک بەسەرەکەنەوە هەژاران بەسەرەکەنەوە دەستخۆشییان لێکرد لە مانگی ڕەمەزانەیەکەوە هاوکاریان کردوون و یارمەتیان داوین بۆتە چەترێ بۆ مناڵی بێ باوکان من لە بەرنامی بەخشن سوودمەند بوومە خانوم بۆ کراوە ئێستاش مناڵەکان هەموو مانگ هاوکاریمانەکەن دەستخۆشییان لێکەین و خی گەورە سەرکەوتویان کە مەم ڕەمەزانە هاوکاریان کردوون کەوا کارتۆنێکە هەموو شتێکی تایە بۆ مانگی ڕەمەزانە بۆ سفرەمان ڕازاوە بێ هەموو کات هاوکاری مناڵی باوک بوونە هاوکاری هەژاران بوونە کەم دەرامەتان خی گەورە سەرکەوتویان کە داوا لە خێرخوازانەکەن کە هاوکاری ئەم مناڵە لە باوکانە بکەن و یارمەتیماندن کەوایسە هیچ موچەیەکن یەک بژێوی ژیانمان نییە دەستخۆشییان لێکەن و خی گەورە سەرکەوتیان کە بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ بەخشین 0 961 11 0 965 0 723 25 55 بسم الله الرحمن الرحيم سرت دعوة كرم لخواي پروردگار نوێژ و ڕۆژە و تەعات و عیبادەتی مانگی ڕەمەزان لە هەموو لایەکمان قبوڵ بکە ئینشاء الله خۆشەویستان ئێمە ئاشکرایە لای جەنابتان کە لە ساڵانە لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا کۆمەڵێک پرۆژە و کاری جوان و ناوازە پێشکەش ئەەکەین سوپاس بۆ خی گەورە ئەم ساڵشکەوە سەرەتامان و دەستمان پێکردووە بە پرۆژێ دابشکردنی خۆراک هەڵبەتە دابشکردنی خۆراک یەکێک لە پرۆژەکانی مانگی ڕەمەزانی پیرۆز بووە بەرنامەی بەخشین ئەمڕۆژ بە خۆشحاڵیەوە توانیمان لە شارۆچکەی شۆڕش لە ناوچەی چەمچەماڵ توانیمان 150 خانەوادەی هەژار و کەم ئەندام و نابینا بەسەر بکەینەوە کە بڕێ خواردنیان بینێ کە خواردنەکە زیاد لە 25 کیلۆ غرامە کە بریتە لە ڕۆن و برنج و شەکر و چایی و فاسۆلیا و نیسک و دۆشا و شعریە و کشمیش و ئەو شتانەیەکەوا پێویستە بۆ ماڵێکی سەرخێزان بۆیە ئێمە دووبارە داواکەینەوە لە خێرخوازان و دەوڵەمەندانی وڵاتەکەمان و هەرێمەکەمان وەکو ساڵان قۆڵی مەردایەتی لێ هەڵبکەن و سەدەقات و خێر و ئیحسانی خۆیان لە مانگی ڕەمەزاندا دووبارە بکەنەوە بەم پرۆژە جوانانە دعمی ئێمە بکەن یارمەتی ئێمە بن و بتوان هەتاوەکو ئەوان زیاتر بتوان بەخشن ئێمەش ئینشاءڵڵا زیاتر دابش ئەەکەین خی گەورە ئەجری هەموو لایەکمان بنووسێ و هەموو لایەکمان سەربەرز بکە و تەوفیقمان با بۆ کاری خێر و چاکە ئینشاءڵڵا.
بەخشین لە ناحێ شۆڕش لانکەی ئەمفال بۆی هاوکاری و دەستگورەکانی ئەوەی ئازیز و خۆشەویستەوە توانی 150 خانەوادەی هەژار و نەدار و منداڵی بێباوک و خاوەن پێداویست تایبەت دڵخۆش بکات و سفران ڕازاوە بکات بەهۆی هاوکاری و کۆمەچی و دەستگورەکانی ئەوەی ئازیز و خۆشەویستەوە لێرەوە دڵنیاتان نەکەینەوە هەر کات ئەوەی ئازیز و خۆشەویست بڕیار ئەدەن کە هاوکاری بەخشین بکەن بۆ ئەوەی بەخشینش لە ڕێگەی هاوکارەکانی ئێوە خەڵکانێکی هەژار و نەدار دڵخۆش بکات بەم چەشنە ڕۆژ لە دوای ڕۆژ پرۆژە لە دوای پرۆژە خزمەتی هەژاران و نەدارانی پێەکەین بە هاوکاری و دەستگیری و خۆشەویستانی وەکو ئێوەی ئازیز بۆی پێتان ئەڵێین تا ئێوە بەردەوام بن بێگومان ئێمەش ماندوو نابین شار بە شار و دێ بەدێ ئەم کوردستانە ئەگەڕین لەکوێ هەژارێک نەدارێک خاوەن پێداویست تایبەتێک هەبێت خۆمان ئەگەینەوێ و تەخە لە دەرگای ئەدەین و دڵی خۆشەکەین تا بەرنامەیەکی پێتان شاد دەبینەوە بەخوای پەروەردگارتان ئەسپێرین وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه